دیارە ئەمە کۆبنەوەیکی ئاسایی ئەنجومەنی مەڵبەند بوو وەکو پێشتر هەمیشە ئەم کۆبنەوە جۆرە کۆبنەوەانەکرا بنم کات و ساعتە تا بە تایبەتی لە دوای کۆنگرا دیارە بە خۆتانزانن تا ئێستا تەشکیلەی یەکێتی نیشتیمانی کوردستان دراوەتە دەست ئەنجومەنی سەرکردایەتی تا ئێستا تەشکیلەکە وازە نییە بەڵام ئەو هەواڵانەی کە مەڵبەندە ئۆرگانەکانی دیکەیە دەبێت کارەکانی خۆیان بکەن هەتا تشکیلەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە بۆ پیرۆزبایی لەو هەواڵانەی کە هەمویان زانن کەرکووک لەم ڕێژەی بەر کەرکووک کەوتووە بە تایبەتی یەکەمین جاریشە هەموو بە پێی جوغرافیا هیچ ناوچەیەک بێبەش نەبووە مەسەن بۆ نمونە من بێلەوەتی هەیە دووس خوڕمات و خەت نوێنەری نەبوو بێ بۆ سەرکردایەتی لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جارە دووی کەسی بەرکەوتووە ڕەمێ لە بادینانم حالەتان هەبێ من دەستخۆشی لەو لیژنەیەکەم کە بەڕاستی بە پێی جوغرافیا و بە پێی پێوەرەکانی هەڵبژاردننی 2014 بووە ئەمە پێم وایە دەبێتە هاندانێکیش بۆ ئەو ئۆرگانانەی لەو سونەرانە بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو بۆی دەنگ و ڕەنجی یەکێتی بەدەست بێن و